دووبارە سڵاو بینەران بەشی دومی مامۆستا مەسعود عەبدولخاڵق هاتینەوە لە ئەتان بۆ درێژەدان بە کاروانی قۆناغی دووەمی ژیانی و دەرچوون لە باوەشی خێزانی بەرەو خوێندنگا و قۆناغەکانی بەرەبەرە بۆ دنیای کرانەوە و نووسین و خوێندن و ئەو ژیانی هەولێری. مامۆستا کەندێنەوەمان بەجێهێشت و هاتینە هەولێر سەرەتای خوێندن و هەندێکمان باس کرد دیارە تۆزێک هاتی بەڵێ وەڵا دەستخۆش بی بەڵام ئەو بابەتەکە لە دوور درێژە حەقەیە ئەو بانجیدا نوێژەکەش بکەین بە جەماعەت پێکەوە ئەو دوایە بەسەرخوا هەمووت لە بۆ باس سنەتە کاکی براهیمیش دەچێت دەست نوێژەکەی هەڵدەگری و ئێمە ئەمن و جەنابەت دەست پێ دەکەین و نوێژەکەمان یاڵا بفەرمۆ ڕازین یا کاکی براهیم ئەو رازینەوە ئێمەش حازین ڕەمەزان هەمووی حازر بەدەستە چێنە جەماعەت مامۆستا دەبێ قامەتەکە من بۆت بکەم ئەمەش مەلازادەم مامۆستا الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله الله أكبر الله لە بەشی دووەم دوای پابەندە ئاینیەکانمان هاتینەوەلاتان بەردەوام دەبیندا درێژەی بەرنامەکانمان لەگەڵ مامۆستا مەسعود عەبدولخاڵق وەک باسمان کرد مامۆستا هاتینەوە باسمان لەوە کرد ژیانش خۆش و هاتینە هەولێر خوێندنت لەوێەوە بەس بنیەتی خوێندن هاتی هەولێرێ ئەخۆی وەکو باسم ئەو داپیرم کە باس بەڵێ لە هەولێری بوون بەڵێ تر خوێندنەوە ئاینە وها نەبوو خوێندن هەموو شوێنێکی نەبوو بەبیرم دێ هاتی مدیرێکە گوت زۆر گچکە ئێستان بابم بەرنەبوو هەرگیرا بوو ناوی حەمید ئەفەندی بوو گوتی زۆر گچکەیە وڵات وەرناچێ کوڕی یەکەمی ماڵش بووی نەخێ من سێ چارێک لە پێشەم چوو بوونە مەکتەبی ئەوانیان بەڵێ ینی شارەزایەکی باشم هەبوو ئەمنیان ڕوان کردو دوایێ یەک ناوی مامۆستا عەزەدین ئێستاش مایە لە دەرەوەی وڵاتە چوو بە مدرێک گوتی مامۆستا ئەوە چی تەلەبەکان کە نییە بابیشی ماڕیان ئەوانە هەموو خوێندەوارن چۆن گوتی ئەوتی داوەرە دامەی لەگە بکە ئەم بەبیرم دێ ئەمنیان جێڕاوە ئەمنی برند کرد مامۆستا عەزەدین لە سەمێزی مامۆستایەکی دانێن دامە چیانە دامەمان کرد هەر دامەی داما دامەیدان هەندێک جەدوەلە زەربی لێ پرسی مدیرەکە 5 6 دەکات چەند ئەو دەکات چەند هەمووی بەس موالید نەبووە تەماشای حەزمیان دەکرد بەخوای با موالدەکەم بچکە بوو دیار ساڕەکی مابوو دەبوو وەرگیرانی وەڵا گوتی نابادەم با وەرگیری جا ئەو مامۆستا عەزەدینە دووسێشتی ئەم فێر کرد هەر لەو دەمی گوتیوە تو لە مەکتەبی وەرگیری نای بە مامۆستای بری نا دەیبری بەڕێ ئەجاینی شەشکە شەر هێنی ئەسپێ گەلە زۆر قەلبمان دەخورا هێنا وها بەعکە عیب نەبوو گوتی ناوی لە دیاری مامۆستای قەلبیشت بکڕین هەوای بەم گوتی تامێکی عەسکەری هەبوو لە سیستەمی پەروەردە قەلبیشی کون کردی نابی قەلبی خۆت بکڕین لە دیار ڕێزگرتنی مامۆستا لە حەد بەتر وا بەبیرم دێ شتەشکەش لەسەر ئەسپی خۆی هەموو ئەمە خاوێنەکانیش بووین حەملەک هات گوتیان یاڵا هەمووتان دەڕۆنین بزانین چی ئەسپی تێدا هەر یەک ئەسپێش تێدەبی دارێکی لێتی وەڵام من تەوەقع نەکرد لە من هەبی بەس لە ناو خەرچیبی هەبوو دە ئەسپێ بوو دە داری لێدا وەڵا هات گەیشتە من ئەم بەخۆشم پێشەوەیان بێن ڕقم تەماشای خۆم لەوەی نەبوو بەس پشتی منیان هەرکردۆ پشتی ئەسپێکی تێدا وەڵا دارێکی بەقوت قەت لێم نەدرا بچکەم لە مەکتەبی زۆر باشم یەک دارم خوارد لەسەر ئەسپەی یەکەم جار بوو لێم بگری لە ئاوەدان بوو مەکتەبەکان مەکتەبەکان بەڵێ زۆر ئاوەدان بوو زۆر بە ئیلتیزام بوو یعنی بەبیرم دێ ڕێز ڕاوەستان هەبوو وتارێکی مامۆستای هەبوو باشترین خاوێنەکانیان دەیناینە دەرێ
پیسی شەوەن ببینم نیشانیان پێوە دەکردن نیشانە زیرە ئاخدن مامۆستا ڕنگ ئەوەی ئەها کەشکەچیە کەشکەچێن لەسەر یەکەچیدا وتی لۆهاتن پیسی ڕاست دەستی ڕۆی هەموو ئەوانەی چرک بوو تو مەزە مانگە بخۆی نەشت کە خۆی شوش هاتەوە خاڵەی لێرە بکەنە ڕەش بە دیار کرد پێشترین نەیبوو عاجی هەبوو لەو یعنی شتی خۆش هەبوو لەو سەر باش سیستەمی پەروەردە چۆن خوێندن زمان زۆر بەقووە زۆر دەستکردگەی سەفی شەشی ئیبتیدایی خەریکە برێن بە قەدەرایەتی شەشی ئاعدادی ئێستا و تا پۆلی شەش دەیبن خەلەکان بووی بەڵێ تا پۆلی شەش دوای پۆلی شەش چ بوو پۆلی شەش ئەوجارە گەڕامەوە مەخموری دوو ساریشم لێوێخین مەخموور چی لێ بوو مەخموور متەوەسطی لێ بوو ینی پێشتر ساڵی هەفتای ڕێک کە بەیان یازدەی ئازارترا هەنی لێ بووین و تر خۆشێکی زۆر لە هەولێر شای داپیریشی دوازی لە وەزعینا کە بووە شۆ حافزی ئەو بوو تا مردنی هەر لەسەر ئەو ڕێی خۆی بوو زۆر 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 خەڵک زۆر خۆشی بوو ئەو کاتی ئەنی وەکوورێت تەبایەکی عام دروست بوو لە بینی هەموو لایەنەکان چەکدارەکان عەفوکران ئەنی ئەو چ زۆر خۆش و سەردەمەچی خۆش دەواازەی خوێندنەوە کەی دەستی پێکرد لای مامۆستا مەسعود خوێندنەوە وەڵاهی من لە سەفی دووی متەوەستەی هەستم کرد کە کتێب خوێندنەوە هەیە ئەو کاتی جەریدەکە و بەنایی ئەگەڕنەم برایەتی هەموو دەخینەوە لە جەریدە دەست پێ ئاشنای کتێب بوو بووی بەڵێ ئاشنای کتێب بوو بووی جارێک کتێب نەبووم دوای یەکەم جار کە کتێبم خوێندەوە خۆم لە کتێبێکی زۆر باڵەدا مادی دیالکتیک مادی دیالکتیک بە کوردیش یەکەم جارم دوای کتێبەکانی کیم ئیلسۆنگم خوێندەوە دوای ماوسی تۆم ینی جەنابەت کەوتی بەر شەپۆڵی ئەو کاتێک کە بوو بۆ مۆدیل دنیای مارکسیزم و کۆمەڵا واخەریکە شتێک نەدەبوو کیم ئیلسۆنگ چێ بوو با بێ باپیری ئەو ڕیسی ئێستای کۆریای ڕیسە شێتە کیم ئیلسۆنگ کابرایەکی زۆر زۆر مفەکر بوو ئەو کتێبانم دەخیندەوە کتێبی کوردی مثلەن کتێبی ژانی گەلی ئیبراهیم ئەحمەدی زۆر بڵاو بوو کاتی ئەوانم دەخوێندەوە مجەللەک هەبوو وەڵاهی ناوەکەم نەگرتووە ئەوانە زۆر یان زۆر خۆش ئەسڵەن نەبوو بخوێنەوە ئەم هەر شتێکم بەدەست کتابایە ئەوە نەبوو بە ئیختیساس بخوێنەوە برێم بەس ئەوەی ئەلاقی بخوم شعرەکانم دەخوێندەوە نامەکانی خەڵک دەینارە ئەیشم دەخوێندەوە لەو سەری لە بۆ سەری هەموو بۆی ئێستاش باوەڕت بۆ نییە پسپۆڕی بوارێک حەزت لێ بفرە پسپۆڕی کەس دەزانیم لەبارەی پسپۆری ڕێچە پێم وایە عیلم تەکنۆلۆجیا ئەوانە پسپۆری دێ بەڵام لە بۆ دین لە بۆ چاکساز لە بۆ سیاسی ئەوانە پسپۆری تێنە دەبی هەمووی بزانین ئێستا لە دین باسی گەردوونە دوای دێتە سەرزەوی باسی چێڕانە دوای باسی لە دەرکەدانە باسی ئافرەتە لێک ئاەتی ئەوانە کۆ کاتە اختصاسی چیت هەیە مامۆستا بینە دوای مەخموور بەرەو هەنگاوی زیانکۆ ئامادەیت لەکوێ تەواو کرد ئامادەیم لە ئاعدادی کوردستان ئەنیاتی هەولێری دووبارەوە لێری لە ئاعدادی کوردستان ئەمە ئەگە حەسەن لێبی ئەو ئێستا شێردتەحسین هەیە پەرلەمانتاریش بوو کوڕەشی مسەقەفی هەولێریە مامی و برایەکانیشی لە شۆڕش گەورە بوو حسان شێرزاد مامیتی وەزیر بوو لەسەر میلادی شۆڕش ئەو ڕسمەکی زۆربەی ڕسمەکانی هەربتیە خۆشترین شت یعنی عجایب کە ڕسمەکان خۆم نەناسیوە دەستم لەسەر یەکەش کە دانا گوتی نا ئەوە ئەتونی ئەوە ئەتوی هەمووی دەناستەوە یەکێک دوایی ڕێگە کاکی برایم بۆ بیرەوەریانە تبێ ئەوە دەبێت ئەو ئەگەر پێ خۆش بێ فمان خۆشە دوای بە وێنەکاندا گوزەرێک بکەین خۆشە نی بۆ بینەرانیش لەوانێ ئاوێکی خۆش بێ واژ ناسراوە مامۆستا مەسعود گەنجێکی خۆزیش بۆ لە شاخووە بابینە تەوابوونی ئامادەی بەس پێشەوەی ئەوە بەجێ بێنن قەڵاو مەنارە و مەولودنامەکانی هەولێر و بۆنە ئاینیەکان چی لە یادەوەری بەجێت تا ئێستا مولتەزیم بووی لەگەڵیان لە منداڵی ناوەڵە زۆر بۆ شێوازین بەڵام کە ڕەمەزان دادەهات و ڕۆژی مەولود و مناسبە ئاینیەکان لە هەولێر وەزع زۆر دەگۆڕ هیچ دوکانێک نەبوو شەربەتی داننی چکولێتی خۆش بوو جەژنی منداڵان و جەژنی گەنجان و ئەوانەی زۆر لەگەڵ بازار و تەعجیل و قەڵاو ئەوانە ستان چۆن تەعامڵتان دەکرد ئێوە هەستان دەکرد نامەوە بوون بۆ مانتیقەیان دەهاتن دەچوون
من أصل ماري خارق من التعجي يعني خزمان زور هيني كش سردان أو زور دروش يكتختان بداية زور أم با استقل أبو باسك أو باسي لاورتان سيكسي لاوري غرضنا من إمام جواد إمام دوكيت كم لبيرنيا هاتن با كرولاغي لشاخيدة هاتن فرينوا سريان لبام دا ببيرم دي بابميان أوندا ما تكرد أونش ما تكرد سيمان قاتم نديتي يعني هيني السيمان نديتن زور أو تشي قوربو يعني استا وكيسانا وحفتي جارك دا لقى دا بيرم بس سر لك كورا كاين دا لخزمة كاين دا لو عندك دا هل لقى ريس منزل التعجيل ولا تيراوي بولا من أوش نو بس يعني تجار ببيان شو ئەو پێگاتانەی هەولێر کە باز دەکە هەندێک دێنن تروکمان هەندێک دەڵێن ئەو کاتت چۆن بوو پێکەوە ژیان والله همي جيران بون يعني شتوا وانا ابو فرتي هذه مارك تركمان بو مارك بس راستي بخوشيان ديانغو عائله تركمان كان يهودي زوري اصليا كرتو بون منا ام بفيرم دي كاو تركمانا اي ماستي لبو دهات لا يتوما ديغو اصل مان اويا يكاش كدي يقول لك تشيش اصلي ما همو اويا يعني هريك تجيشي دكو يعني بحكم وظيفة هاتبوون أنا أو كاتي خوي لصدمي اتحاد الترقي هاتينا لبا أبي تركماني بزاني يعني راسي كي ولو هم كوينة بس رنگ الدعاء إلى نبي الله وليري تركمان همي أصلي كردا لبرهندير باش تشكر بيهم يك وكري أصلي تركمان ديارني لهوليري همي مهنية من أوتراقتي سفارتي تلبي أنا هم مهننا عشيرة نينا كاتا معناها أصلي عشيرة كانش تشكية أو مهننا ظالبو بسريان دا بسروكي لبرهندي أوانيان باسكردية ما مساشتش كهية بو جنابت هم لنوسين كتابة كان هم لخسكردن لازيش هوليري يعني خوش تايبة يعني وده قريته بو كام حكمي كام خويا ود زين لبرتي اللاتي من وايلاتيا بس هر باشا اوندج مايا ان بخوم لا جامعي سليماني بما دو صار بيش مرقايتن بطاقتنا لسليماني كري لا سليماني اذا قصرت يعني هبو لك رم بطاقتنا هم دانغو هولير تشايتي دكا هربا الصعوبات زور خوش ومنطقة براسي أم أولش بابر النسائي ولو يشتنوا هذا تسينه حست الندك الأمن بيجانا ملولا كتجن دهات أو همو خيزاني بيش مكان دهات دافشي وأنا بيشان أمنيان ما أذكر كان يخويا زور برأت شيء سير أبو زور هيني يعني براسي من هستن بغريبين ندك بين سر توكلني أعمال ليرة بو مثلا ما ولا هتكم أجل لقى لهجة إيراني لقى يعني تيك الله عليه بس أخا أويه ولير در بالاستيا معنا ده مزياتر الجوران كاري بس هذا والله ما تقدر وخل ما وزياتر إيش بس أبو نموذج يعني ده زماني ولير يعطي ما مصابين السر قناعي توكلني أعماليت بروزانكو كيبو عملي قناعي عمل مصاري حتى الشاش توكلت بس الإنجليزي درجة مركب بفهم هيشتوا درجة مزور هني حفتا هشتو بينس باقي ما بينهم بس صارية كم هاي أوقات جلسوا لهمو أول جبران أم بخوم زور حزم لعلومي رياضيات بيركاري وزانستيبو يعني زانستيبو بله يترتشو ما يقول للجامعة السليماني أوائل بون يعني دامك بناغي دانا رياضياتي دامش ها حسابات شتي دايا ام زور حزم لي بو زورش محز لي بو داهنا انا شي الرياضيات كم يكش تمكر جارك بردم بلبو ما وصاي ناي بخشي بو بروفيسور بخشي قلتم من نشتكم دي توا لا بيركاري وتيا قلتم بابي ديفرنشيال جو رياضيات بدزن بابي ديفرنشيال داتوانم ماكسيمام ومينيمام بدوزم قلت شلون داتوان امشي اخذتو كان بيك زور تمشاكل كوي بخش طلبي توماس بو بخشي زور بخ قلت يك عيبي هيد أنا داهنانا أو اعتماد كتس التعريف هيني كش أون زور جاي بدوي دا نتشمو توزر قلبي ولا يوم قلبي زور خوش يعني بابا تاني فلسفة دخوين درا لكرما أو دكتورة شكريا رسول فلسفة بيداغوجي فلسفة شيء خوش يعني من طلبة يجمعوا لا تعني أبيش كشف ذاك يعني بخشي وتري زوري أم خوش ده لا بو عمدي
کە وەرگیرای بۆ زانکۆی سلێمانی ئەوە نەبوو سلێمانی بینی بوو پێشتر بینیوم بەڵام بەو شێوەزەی نەبوو ئەو کاتیش تازە بیدایەتی ڕێگە دەدرا وەک خێزان دەیانگوت چی یعنی بچێ سلێمانی خۆی سلێمانی ئەو کاتی تۆزەک ئەوە چیان هەبوو لەسەر هەولێر نوکات و قسە و نوکات قسە ئەوان بەڵام وەچ ئەمە چوین و ئەمەیان بینی و خەرشترش پێشمە چوو بن و سروفێشی چۆن ئەمە هەموو سەر بە ڕێخستنی شۆڕشی نوێ بووین سلێمانیش تێدا بوو کەرکوب تێدا بوو هەموو تقریبان ئەو محەلیەتە نما شارچایەتە زیاتر لەسەر ئاساسی چێوەتانی و چێناوە شارەکانی دەرەوە کۆیکردنەوە لە دەوری کاتی بەڵام ڕاستیش سلێمانی ئەو کاتی تاکە شار بوو کە تەسلیمی بەعزنەوە ڕاستیەوە دەبی ئەو ئەترافە بکرێ و حەقیشە تاکە شار پێشەوەی بین کەی تەنزیماتە دەستی پێکرد دێنە سەرەوەی خوێندنەوەمان باس کرد کەی دەست کرد بە بیرت کردەوە بنووسی وەڵاهی گەیشتنە سەفی پێنجی ئاعدادی سەبسەوە دەستم بەنووسنگ یەکەم جار بابەتەکەم لەو گۆڤارەی بڵاو بووە بەڵام ئەو ناوکەم لە بیر چووە گۆڤارێک بوو لە بەغداد دەرچوو بەڵام هاوکاری هاوکاریم گۆڤار بوو لەوێ بڵاو بووە بەڵام بۆ زۆر حەزم لە شتی زانستی بوو زۆر حەزم لە گەردوون بوو زۆر حەزم لە فەلسەفە بوو بابەتەکە چ بوو بابەتەکە ئەوە بوو ئەوەی بڵاوبووە بڵاو بۆ بەڕێی خۆم وا پێچی لەسەر گەردوون بوو لەسەر گەردوون بوو ئەم کاتی BBC و ئانەشمان دەکرا عەرەبی تێدەگەیشتم لێ هەندێک مۆرد و هەندێک چی خۆم ئەوان بابەتێکی گەردوونی بڵاو لە سلێمانی لەکەم بەش وەرجرای لە زانستی بەشی زانستی ینی ناوی کولیەکە علوم کۆلیژی علوم ینی ئەو کاتانە دانە خراببوو ئەوەکە کۆلیژ کەی بوو مابووی لەوێکە زانکۆی سلێمانی داخراوە بۆ خۆ کار واستەوە ئەو کاتی کە کۆتایی ئەمە تەخەرجمان کرد ئەوجا جامیعە داخرا و نەقلی هەولێری بوو پێش ئەو خۆناغە لەوێ باست لەوە کرد پەیوەندیت بە ڕیزەکانی شۆڕشونە یان هیچ شۆڕشێکەوە کرد ڕاستی ئەمە لێرە کەوتیە سەر ئەو هێشتا نەچووبینە سلێمانی پەیوەندیمان دروست کرد چاو برادرانە ماینە مەجموعەک بووین پیاوەکی زۆر زۆر وەتانی و ئەوە لە هەولێرە ناوی حەمەد شێخە شەل بوو ڕاستیەکەی ئەوە زۆر زۆر پیاوەکی ئازا بوو ڕێخستنەی زۆری هەبوو دوایە پاشی مەجیرات چ بوو ڕێخستنی کوێ بوو ڕێخستنی یەکێتی نیشتیمانە بۆ بە تایبەتیش ئەمە وڵاهی ئەمە هینەیە و کاتە زۆر ئەوە نەبوو وەرنەبووین مەسەڵەن مامۆستا تەلات جەوهەرمان لەگەردا بوو ئەو کە چوینە جامیعی کاک لە ڕەشمان لەگەرا زۆر کەمان لەگەردا بوو ئەوانە ڕاستەخۆ سەر بە کۆمەڵ کۆمەڵە بەڵام ئەم سەر بە کۆمەڵە نەبوو ئەنار یەکێکی عام خەتی گشتی بوو بەس هەموو پێکۆش بوو پێکەوە هەینێ زەختی حیزبی بەعس و زوڵمی ئەوەندە زۆر بوو ئەو قسانە ئەو تەسنیفاتانە نەبوو زۆر لە دوای تاواکردنی کۆلیژ کوێ یەکسەر لەگەر مامۆستا جەلالی پێکۆ ڕۆشتی ساڵی چەند ساڵی هەشتا لە بۆ هەشتاوی بوو جەژن بوو ئەو ڕۆژی کە چینە دەرێت جەژن بەڵام من لە منتقەی وان بڵاو کردەوە گوتم ئەمە دەچینە دەرەوە ئەگە بزر بووم ئەو چوینە دەرەوەی خەڵک لە دەرەوەکەم عائیلەیان دەگرێت کاتی دەرەوەی عێراق بزر بووم ئەوان وایان زانی ئەم چویمە دەرەوە چوینە دەرێ ڕۆژی جەژن بوو گەیشتینە یەکەم جار چوینە ڕانێ بە سیارەی دوای چوینە قەڵاسی لە قەڵزەی هاتینە بەستەستێنی لە بەستەستێنی بەکەر وڵاغی بەڕێکەتین و ڕۆشتی یەکەم جێ بارگای حیزبانی یەک ناوی حەسەن ئیبراهیمشوان بوو لەگەڵ محەممەد سیاسی ئەو زیوەچوین نیستیان هەبوو جێژنە یەکەم بارگایکیشنی ئەوانە بە نیسێک بوو جەژن بەنیست پێشتر لە یادەوەریتان شۆڕش و دنیا شۆڕش چۆن بوو کە پێکات چوونە ناواقعەکەی چ بوو ئەوانەمان ئاکاری و بەڵام زۆر تەوەقعمان دەکرد زۆر نمونەیی بی پێشمەرگە زۆر نمونەیی بی سەرکردەکان نمونەیی بین هەمووی ڕەوشەن بیری بی هەمووی دەست پاک و دایان پاک ئەوبن بەو دەرەجەی نەبوو لەوەی بڕێک ڕاستە تەرکیزێکی زۆری شەب بە تایبەت لەسەر داوێن پاکی لەسەر دەسەس بەڵام یەکتر کوشتن هەبوو شەڕی براکوژی هەبوو ئەو زۆر ماڵ لە ڕێگەیاندا بچیە سلێمانی لە بۆ جانێنە بۆ هین بۆ شاخ ینی بە پرسیمارێ چویان ڕۆژ کەس پرسیماری دەنەکرد
باز دەڕۆشتی طبعا بەو تەمانەوان 21 ساڵ بوو هاتەن باسم دەکرد یان گوزارێ مایە باڕشکە پێ بکەیت نیان دەبوو مەچوو بەس یانگۆ زووە لە بۆ ئێوە چەند ساڵ لەوەی مایەوە ناشۆش 7 ساڵمان نێوانی لەگەڵ مامجەلال چۆن وڵا لەگەر هەمووان خۆش بووە مامجەلال دەزانیت چۆنە مامجەلال خەرچی دروست دەکات یعنی وا لێ دەکە ئەم ئێستا یەک من لە بۆ چرم ماوەچی کەم لێ بووم دوایی قرارشی مامجەلال دەرچوو ئەمنی کردە کارجێڕی لەق یەک سلێمانی ئەمن ئاسۆی شێرنووری پێشتر یەکتان دی بوو لەگە ئاسۆی شێر لەگە مامجەلال نەخێر دەزانین بابا لەگە مامجەلال دەزانین چۆن هەن یەکەم سوفەی چۆن زۆر خەرچی اختیار دەکرد یەکەم جار لەوەی من یەک لەگەرمە تەڵەبە بوو لە جامعی لەگەرمان بنایی ئەبوو هیشام بوو لێ مەسئولی مەکتەبی مەجلیسی ئاعلا بوو ئەمنیش کە لێ دیتم و چاکچۆنی و زۆر بووینە دۆست جارچی بردمە لای مامجەلال هەنی بەینی ئێران و یەکێکی خۆش نەبوو ئەو کات لەسەر شۆڕشی کوردستانی ئێران بوو ئێران شەڕیان کرد یەکێکی سپاڵ پشتیوانی کرد قسمە کوردەك لەگە پازداران هاتوو یەکێتی وای پاڵیانی ئەو بە خۆرزانانی ئەو تاریخە چۆنە کە بەینیان ناخۆش بوو ئەمیش گوتم لەبەرچی ئەبووی شەم نای هەینە سەید محەممەد باقر حەکیم ڕئیسی گوتم بروسکە چ بکەی باوەساتە چ بکە مامجەلال و ئێران و یەکێتی و ئێران با بڕێک بێختەوە با بەینیانەوە ناخۆش نەبی وڵا فکرێکی چاکە ئەمیش نامەک نرد باوەی لەبۆ مامجەلالی ڕاستن نامەکە ئەوەکەی جوابەکەی هەتەوە پیادە زۆر خۆشە سەریع ئیستیجابە بی ڕاستن ئەو دکتۆر پێشەوە ئەو حاکم فەرهاد ئەوی ئێستا لە کەی 24 ئەوانە لە سکرتارێتی مامجەلال تەلەفۆنیان لە بۆمکەینی تەلەفۆن تازە دانرابوو لە نێوسەر گوتیان مامجەلال ئەتویدێ فکرم کولۆ گوتم وڵای ڕەنگە لە بۆ ئەو چوون زۆر دەستخۆشی لێ کرد تەلەفۆن بۆیان جیهاز و ئەوان تەلەفۆنێکی ئەوە بوو بۆ وایەری دروست کرا ینی جارەستیشی هەو نازم تەرتیبە چیان کرد وڵات چوون گوتی ئەو ئیشێکی زۆر زۆر چاکە و بابی و دەبین وەڵامیش گەڕام و پێم گۆ گوت مامجەلال ئەتویدێ وڵا ها چین دانیشتی کۆمەڵێکشتی باش قسەی میمی پێبوو و نامەکی دای و گوتی بالفعل وەساتەکی باش کرا خەریک بوو بگاتە نەتیجەک بەڵام دوایە مفاوەزاتی بەسەردا بەس لەوە دەکرێت جارێک ڕخنەیەکت هەبووە لە بابەتێک بەبێ ئەو جواب وەڵام ئەوانە مامجەلال جوابی ناردەبێ قسەی کردبێ لە بارودۆخێک ڕخنەیەکت هەبوو دەزانی چۆن بوو لە بەبیرم لێ لە یەکەم جار سیمینارێکی گەورە بوو سیمیناری هەفتانەمان هەبوو زستان بوو لە نێوە سام ئەرەوە تێبینیەکم لەسەر مارکسێت و تەواقی بەس عجایبی جوابدان وتی ئەو سوالەیوی لە 5 شوێنان هەڵی تێدا ئیتر کەلچەوەی نەبوو مناقشەی لەگە مامجەلالی کە مناقشە لەگەر کرد بە تووڕەینا بەخۆی نمونەی هەر دەبزار لە دەشتەکی لە دەستەکانی ڤێتنام وەرەوچە چ بڕی لێندەی ناچاری تەسلیم دەوی خواخوات دۆ کوردستان و دەی زۆر زۆر شارەزای جا باسی ئەوم لەبوو نەکردی کە ئەمریکی دەکرد لە بۆ ئەو کارجێڕی من هەستم کرد زۆر زووە لە بۆ من کارجێڕی لەق لەسەر میلاکی خەتیشتی بەڵام دوایی کە حاضر بووین بڕۆین بەرەو خوارێ بەبیرم لێ کلاشکۆکە چەند لەمون کردی بە 1600 دلاری 1600 دلاری نیگە لە سوود وڵا خەریکنەوە مامجەلال باسی هەمووانی هاتە سەرە من گوتی ئەوە یەک دنیا ئیشمان پێ کردیەوە ئەم بخۆم لەبیرم نەبوو شتان وای کرد ینی وای کردێت زۆر برن بی لەوی یەکە برن بی ناچاریەت و حەول و تەقەلای خۆت بدەیت ئەو بلندیەی بپارێزی لەوەی وەکو برێ قورمیشکردن بالفعل ینی حتا لێ بووین دەبوابی شەو ڕۆژ ئیش بکەین هەتا قورمیشەکە تەواوی ئەلمانە لەو ناحی محرریکەشی زۆر بەقول لە بۆ دروستکردنی قیادە لە بۆ دروستکردنی کادیر لە بۆ دروستکرد یعنی نەیدێش کەسەکی نۆرمال بی ئیلا دەیویست تەتەور بکەیت ئەگە تعریفێکت بۆ ژیانی سیاسی مامجەلال هەبێ چی پێ دەڵێ بۆ ئەو ساڵە آخر شت ینی تەمەنی نەمادنە زۆر زۆر بە تەوان سەلبیاتشی زۆرە مامجەلال ئیبداعی زۆر زۆر عجایبی هەیە لە هەموو شتێکی ینی بەس ڕەبەت دەیبێ هەر مەیدانەی لەگە ئەو مەیدانەی تەعامل دەکات
بەڵام ئەم زۆر پێم ئەوە بوو بکرێتە سکرتێری گشتی ئومەم متحیدە یان پێمەوە بوو دەگەیشتە ئەوڕاتی ئەکل نەخۆشی و شتێ بزن چکە ئەو مستەوایەشی هەبوو مستەوایەکی زۆر زۆر بەرزی هەبوو لە ناو کورد یان نمونەی نەبوو تێگەیشتنەکانی ئەنی نازانم ئەم نەگە برێم 5 ساڵ پێشی ئەنفال هەستی کردبوو چکە کە مفاوەزات کرا ڕەنگە قسەکەی تو لەگە ئەوەی بی نازانم ئەمن ڕێک کرد برادرەکمان هەووی ناوی کەمال مەمی خەلیوی لە سەد جیهاز بوو گوتیم وڵا ئەمیش هەر لێ دانیشتم لە تەنیشتی وڵا ئەو مام جەلال لە قسەی دەکات گوتم لۆ نامدەیی گوتی وڵا گوتی مام جەلال ئەو مامۆستا ماسوود قسەت کرد مام جەلال جواب بوو پێش مەرگە نازانم چ جوابی هەمووان دەدا گوتم وڵا مامە ئەمە زۆر زۆر نیگەرانی لەو مفاوەزاتە گوتی لەبەر چی لە بۆتان ڕوون نەکرێتەوە گوتی دەنەڕاوە سێ ساڵ چارەسەر ینی مهتەم بوو بۆی کە یەکێک نیگەرانی هەبی ڕاستەن مامۆستا عەزیز ئێستا مایە مامۆستا عەزیز سەرسپی ئێستا لە سلێمانیە دیار بوو بەوی گوت ئەو برادرانتان نیگەران لەوەی لەبەر چی باشتانە بڕن نەکردن بەم نیکو وڵات هەندەی پێ نەچی و دوو ڕۆژ بێ دکتۆر کەمال خۆشناوی نارد کە ئەو شتانەمان لە بڕن کات دوایی بروسکە کات لە بۆ من گوتیان مام جەلال ئەتویدی وڵات چوون مەش چوون 5-6 کەس کەس بووە دانیشتن لەگەریان ئەوی باس کرد زۆری شت باس کرد لەسەر ئاستی دووەلی باسی تەڕحەکەی دکتۆر قاسمۆشی کرد کە دکتۆر قاسم گوتی ڕای عامی دووەلی ئەوە لەو دەمی شەڕی عێراق نەکرد کە ڕای عامی دووەلی ئەوە بوو کە پاڵپشتی عێراق بکرێت نەکرێت حەسەن ئەم ئەوم پێخۆش نەبوو بەڵام شتەشکەی گۆ کە هیچ قسەمان گوتی مجتەماعی دووەلی کارتی گلۆپی سەوزیان لە بۆ عێراق کرێ ئەگەر شەڕ بەردەوام بی هەممان بەزنەی بۆ ئەنفال ناوی ئەنفال نینە ناوی عملیشی نەعین ئەنفال گوتی دێن یەک گوندی بە پێوە نایلن خەرچی دەکردن ئەوەی دەکردن بەس ئەو ناوەی نەبوو کەوەی گوو مامەڵات تۆ ئیتر وای لە من کرد بەخۆشم بێم بمە بەشێک ئەو بوومە مەسئولی تەنسیقی مفاوەزاتی بینی ڕانیە هەولێر لە دژەوە خستی ئەو سانگەرەوە لە دژەوە بە قەنەعەتەوە ژوای ئیترەوە شاخچی پێبەخشی هەرچی تەجروبەیە فێرە ژیانی کردی بەڕاستی فێر یعنی بریا هەموو گەنجی کورد جارێک شاخیان کتابە پێشەن دەیانگو عسکەری ناڵ عسکەری فێر ناکە بەس شاخ فێر دەکات فێرە سەقافەت دەکات فێرە پەروەردە دەکات لە نووسین و لامی لەوێ ڕۆژبوون چەند گرنگە بە ڕۆژبوون لە بۆ شاخ گرنگە شاخش لە بۆ دینداری گرنگیان هەمووی نو فێرە نووسینت دەکات فێرە مناقەشاتی بە سنوورت دەکات فێرە گەورە و بچکایەتی دەکات فێرە مەدەنیەتی دەکات بەڕاستی شاخ زۆر زۆر پێشکەوتوو بارودۆخی کۆمەڵایەتی خۆت بیرما بوو ئەتوو لەو چۆن بچیە دنیای پرۆسی هاوسەزانانی دەبیە کوڕی شۆڕش ناڵە ئەگەر لە هیچ شتێک نبی ئەوانە دەبوونە با و برات و عشیرەت و خزمەت و ئەوانە ناک ئەگەر لە شتی تر ئەکە ببیرداتەوە پێویستە پرۆسەیەکی هاوسەگیری بکەی ئیش ئەوڵاوە مار لەبیر نەبوو لە چێ ئەو کاتی ئاخری مفاوەزات بوو ڕەد بوو وڵات جارشکە شەڕ بووە لە منطقەی ڕانیەی بووین هاتن گوتیان زۆر هیچ شتێک نایە چێ هات ئای خێزان گوتیان وڵات پێویستە ڕەبتی عایدیتان نەبوو لەو ماوانە هیچ ئەمن 2 ساڵ بوو یەک هەواڵی عائیلەم نەدەزانم هیچم نەدەزانم چکە من لە لای سلێمانی بووین مۆبایل نەبوو تەلەفۆن نەبوو هاتو چۆن نەبوو خەرچی هەولێری نیان دەتوانی زۆر شارەزان نەبوون ئەو چاوکرانەوە نەبوو بێنە ناو شۆڕ ئێستا کۆی هەموو ڕۆژێک هاتو چۆ هەبوو ینی مەشهور بوو دۆڕمە بەگەرمی لە گەیشتە دۆڵە ڕقە و ئەوانە ئەوە ئەم لە سلێمانی ئەو باسم زانین تعجب دەمە چکە لای مەزۆر هەم دەم کۆکتە و لێدان و شەڕ و ئەوە بوو لەو لای منطقەکە بڕەنگ جوداتر بوو هەر باسی کۆی بکەم نیوەی ناو شۆڕی کۆی زۆر مهم بوو لە بۆ ناو شۆڕ ڕاستی شانێکی گەورەی دابووە بەری و کاری مام جەلال بوو لە کۆی و سەکەرێکی کردەوە عیلاقات و پەیوەندیە یان هەر کۆی خۆی ناوەندێکی کۆی خۆشتی ناوەندێکی زۆر زۆر بەخۆر لە ڕەندی هەر قەدیمیش کە دەرگۆها سەقافەی هەولێر زۆری سەقافەی کۆی بوو بۆ ئێستا ئەو پرۆژەی بازەوە دەکەی دەرێک چۆن کۆی هەستێنینەوە زۆر چەند جارێک وا خەریکن لەوانەیە بینەوە سەری بۆ کاتی خۆی یعنی هەولێر ئەوەی خۆشە کە کۆی لەوی بچووکتر لەوی کچێتە زۆر پێی احتیاطیە بیکاتە براگەوری خۆی بیکاتە پێشڕەوی خۆی هەرواژ مەسە شاعیرەکان گۆرانی بێژەکان زۆربەی کۆیی بوون یعنی و هەولێری ئەوەی قوڵ بوو کە کۆی بکاتەی خۆی و بە پێشڕەویشی دانی وێ ئێستا من زۆر
تاکیل لە سەوەی دەکەمەوە ئەمە جارشکە پیسمان بۆ هەیە کوێ هەرسینینەوە بەچەنەوەن دەرێن هەرستانەوە نە ناوەشکە بینەوە بەڵام هەر ناوچی مهم ئەوەیە کوێ شوێنی بێتەوە ناو کایەکەنەوە نامە دەمانەوێت بێتەوە پێشڕەوی ئێمە ببدەوە پێشڕەوی ئێمەی هەولێری ئەمە هیچ ئەومان خبرەی خۆشە بۆ کۆیەوە مامۆستا بینم سەر بارودۆخی خێزانیەکە ئەوە قۆناغی یەکەم گوتیت بە کەڵک نایە بۆیان تەشخیص کردبووی کە کەسێک بکە ژیانی یاسەر بەس گوتیان بیرێک لە خۆی بکاتەوە وڵاوە ینی شتێک زەواج دوای واڕێک کرد بیرت نەکردەوە لەگە ئەو خزمانی سلێمانی تێکەڵ بوو بووی ئێستاش علاقاتت باشە ئەگەر لە ماڵی توش مشکلەی نەکەین لەو بارەتەوە خا ناوەڵات زەنی چۆن ئەو کاتی بەڕاستی شۆڕش تەبیعاتی وا بوو فەروەردەکەی وا بوو کە هەمووی بە خوشک و برات نام نارێم ئیسیسنانیە نارێم شازنیە نارێم لە هەموو چەمەک چەقەڵی تێدا نیە ئسا خەڵکەکەیە دیعایەت دەکات یان حتا ئەو فلیمەی گەردەلولیان وڵی من لە مخریجەکەم گەردەلول بوو ئەوەی تێدا نیە ئەمە بەستەوەی جل زەنگەنێ گەردەلول بە چەند ئەڵقاتێک پێشکەش کرا ئەو لە بیرمە 3 ساڵ لەوە پێش پێم گوتم ناو شۆڕ جوان نەبووە ئەمە بچینە ماڕێکی و حەز لەو کچەی بکەین و چۆن شتیواری وەڵاو ها نەبووە هەموو پێشمەرگە بە ئەدەب بووینە چکە لەو ماڕی لە بۆ ئەو ماڕی هەمووش ینی وەکو ماڕی خۆت بووە وەتی وەڵاهێری ڕاستە بەس ئەگەر فلیم ئەوانەی تێنێخرێ بینەری نای وتم ئەو شتەشکێ دەنا ناو شۆڕش وەکو برێ ئینعیکاسی واقعی ناو شۆڕ وانە بووە ئەمە هەموو زۆر بە پەروەردە بووینە زۆر پێمان گوترایە بە تایبەتی مام جەلال و کاک نەوشیروان زۆر تەرکیزیان لەوەی دەکردەوە کە دەبی دەستنە ماڵن دەبی زۆر مؤدەبن وەکو ماڵی خۆتن یعنی ئەو هەمان پەیڕەوکردی یەک نقطە نەبووە بە دەگمەن ساڵی ئەگەر جارێک شتێک ڕوویداری ئێستا کە مەسەڵەن دیعایەک دەکرد نارێم عیبمان زۆر بووە لە شتێکە لە براکوژی ڕەنگە زوڵم کرابی ڕەنگە شت کرای بەڵام لەو ناحیە ڕاست نییە کە دەرێن هەر پێشمەرگە دۆستی هەبوو هەر مەسئول نەبی ئەسڵەن شتی وانە ئەو زۆر ناخۆشە ئەو قسە ئەم زۆر دژی ئەو ئەتو دەتەوێت وەزەی خێزاندارەکەی خۆتمان بۆ بڕێەوە یعنی دوایی چۆن هاتیە سەر پرۆسەکە دەمانەوێت تۆزەکەش دووبارەی دۆخە ئاشنابین لە منطقەی دۆڕم ئەگەڕەت نەمیان لە سەرکەبکان بوو میان لە پرینگان بارەگامان لەوێندرێ بوو ئەو مۆزوع هاتە پێش بەڕەحمەتی مام عاجی برایمی بنزێری هەرچی سەرکەبکان بوو بە سیاری هاتچۆی هەولێری دەکرد زۆر ئەمین بوو زۆر سەری لە ماریمە دا و خەبەری منی لە بۆوانەوە ئیمارش دەمون وڵا ئەوشیان لەگەر هات و ترە و خزمایەتی هەر بە خۆشمان خزمی داچی مندارە ئەویان دروست کرد و هەرمام عاجی برایم بە خۆشی هینای لە بۆمان بەبێ دیتن هێشتا ئێستانە دی بەڕاست خزمی خۆمان یعنی بەس هات ئەویش لێرە ئیشە خێرەکە و هین عرفەکان تەواو کرد و ڕاست بوانێ هەنیاتە شاخ ئەوش هات لەگەرم بەشێک لە پێشمە زۆر جەر حرەسیاتی لەگە کرد ئەوەی چۆن بوو وەزەی خێزانی مرتاحبووی تاوان جار ناخۆش بەڵام زۆر خۆشیش بوو تا ئێستا شکر باش دەڕۆ لەبەر لە هەموو شتێکی یارمەتی دەری من لە هەموو تەنگاوێکی نەترسە خۆی نەترسیەکەی لای زۆر ئەمن بەڵگەم هەیە نەترسە دەزانم کاتی خۆی هات لە تەنگە قۆناغێکیکە هات دیشان نازیکەوە